پرۆژەی لامرکزی ئەو پرسەی کە ئێستا بەشێک لەلایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بانگەشەی بۆ دەکەن و بە پێویستی دەزانن بەتایبەت بۆ پارێزگای سلێمانی لە کاتێکدا ئەم پرۆژەیە لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا هاتووە و سەرجەم لایەنە پێکهێنەرەکانی حکوومەت ڕێکەوتنیان لەسەری کردووە. یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر باسی پرسی لامەرکەزی دەکات. ئەندامێکی مەکتەبی سیاسی و حزبە پێی وایە داوای لامەرکەزی کارگێڕی و داراییان کردووە و لەگەڵ جێبەجێکردنی ئەو پرۆژەیەشن کە لە کارنامەی کابینەی نوێمدا هاتووە. ئێمە ئەو پرۆژەیە وەکو یەکێتی کە داوامان کردووە جێبەجێ بکرێ. پرۆژە حکمەتەکەی ئەوەیە کە تۆ جێبەجێ بکەی. ئێستا خەڵک لە توانای نەماوە و ئێمەش وەکو یەکێتی لە توانامان نەماوە، بۆیە پێمان وایە 30 ساڵە وەزعەکە باش نییە، خەڵک ناکرێت چاوەڕێی 30 ساڵی کە بێ. بۆیە ئەو پرۆژەیە کە حکوومەت لەسەری ڕێکەوتووە لایەنە سیاسیەکان دەمانەوێت ئێستا جێبەجێ بکرێت. لەسەر پرسی لامەرکەزی دیدارێک لە سلێمانی ڕێکخرا. سەرجەم بەشداربووان کۆک بوون لەسەر ئەوەی باشترین پرۆژە بۆ لامەرکەزی خودی ئەو پرۆژەیە کە حکوومەت باسی کردووە. بەشداربوویەکی دیدارەکە دەڵێت پرۆژەکەی حکوومەت کاتی خۆی لە پەرلەمان سەرجەم لایەنە سیاسیەکانی بەشدار لە حکوومەت دایان ناوە، بۆیە باشترین پرۆژەیە کە بۆ سیستەمی لامەرکەزی جێبەجێ بکرێت. ئەوەی ئەو هەموو پرۆژەیەک باسەکرێ بە تایبەتی هەندێک قسە لەسەر هەرێمی سلێمانی ئەکرێ، بەڵام ئەو لایەنانی کە بەشدارن لە حکوومەت بە تایبەتی هەر سێ لایەنە سەرێکە هەمویان کۆکن لەسەرەوەی کە چی شێوازێکی لامەرکەزی هەبێ و چی شێوەیەک لەو دەسەڵاتانە کە پێویستەکە دابەش بکرێ دابەش بێتەوە بۆ سەرزارۆکە. لەبەرەوە ئێمە ناتوانین ڕێ لە هەر بۆچوونێک هەبێ بگرین کە لە دەرەوەی ئەو باڵێن حیزبە ڕئیسی هەیە سەبارەت بە تێڕوانینیان بۆ شێوەی پازگا، بەڵام ئەوانەی کە ئێستا بەشدارن لە دەسەڵات پێم وایە لە خاڵە سەرەکیەکانی لامەرکەزیەت کۆکن. پارتی یەکێتی و گۆڕان ئەو سێ لایەنن کە پێکهێنەری سەرەکی حکوومەتن و کارنامەی حکوومەتیشیان نووسیوە، بۆیە جێبەجێکردنی هە پرۆژەیەکی دیکە بەدەر لەم پرۆژەیەی کە لە کارنامەی کابینی نوێمدا هاتووە و هەمووان کۆکن لەسەری بۆ سیستەمی لامەرکەزی لەسەر ئەرزی واقع کارێکی زۆر ئاستەما. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی.